داواکاری ئێمە بەسیترین مافی خۆمانە دامەزرانە کە ئێمە 2004 تەخەڕوجمان کردووە چەند وەجبەی تریش هاتۆتە ینی تەخەڕوجیان کردووە دوای ئێمە بەڕاستی یعنی چ پێویستەکە ئیتر تەلەبا خەیتە ناو کولیەوە ئەگە پرۆگرامە نییە بۆ تاعینبوونی ئەم وەجبەیە کە ڕۆشتون چەند ساڵە تەخەڕوج هەیە و تاعینات نییە ینی ئەم تەلەبانە بۆچی ئەخەیتە ناو کولیانەوە چ پێویستەکە؟ ئێمە داواکارەکانمان ئەگەینە حکوومەتی کوردستان ئەنجومەنی وەزیران ئێمە تەخەڕوجی 5 مەرحەلەین 5 ساڵ پزیشکی ڤێتەرنەری تەخەڕوجمان کردو هیچ ئاوڕێکمان لێ نەیراوەتەوە بە خۆی قانونێکمان هەیە ما بێمان تەعین کرێن دوای تەخەڕوجمان قانونی 136 لە یاسای عێراقی ئێمە سەر بە عێراقین بێ قانونە جێبەجێکەن ئەگەر جێبەجێ ناکەن با بەدیلێکی دانێن ینی بۆچی ئێمە ئیهمال کراین بۆچی ئەو دەرچوەکانی ئێمە لە ساڵ 2014 تەعین نەبوون تقریبا نزیکەی 300 بۆ 350 خوێندکارێکە بێت کە داسەدا نەمەزراوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی گربوونەوەکەمانە ئێمە پەیامی خۆمان نەگەێنین بەسەری خۆمان داواکاریەوەکەین کە داوای مافێکی سەرەتایی و سادەی خۆمانەکەی کە دامەزرانە داوای شتێکی زیاترمان نەکردووە ئێمە بەم شێوە بەردەوامی بە شێوەیەکی هێمنانە داوای مافی خۆمانەکەین نەتاوەکو و کاتێک کە جوامانێنەوە والله تا ئێستا نایانێشتۆ بیبینین طبعاً ئێمە بۆ مافی سەرەتایی خۆمان هاتوین ئێمەوە تقریبا وەکو خۆم 2 ساڵە تەخەڕوجم کردووە لە یەکەمەکانیش بووم تا ئێستا دانەمەزراوم هاوڕەکانیشم بە هەمان شێوە تقریبا ئەوە 5 وەجبەیە ئێمە تەعین نەبووین ئێمەش 5 ساڵ وەکو پزیشکی ددان و دەرمانسازی ئەخوێنین بەڵام هیچ وەکو ئەوان حسابمان بۆ ناکرێ